ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تایبەتن لە کەناڵی هیواوە. ئەمڕۆ پێنجشەممە 16/2. ئەم بەرنامە تایبەتە بە بۆنەی دەرچوونی مەنشوری خواستە لانی کەمەکانی ڕێکخراوە پیشەی و مەدەنیەکانی ئێرانە. دیارە وەک هەر پێشەمەیەکی تر کەمێک دوای ئێستا واتە سەعات 9 بە کاتی کوردستان بەرنامە ئاسایەکانی خۆمان لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێنزادە بەناوی بەرنامی ڕووداوەکانی هەفتە پێشکەشی ئێوەی ئازیز ئەکرێ. بەڵام وەک بەشێکتان ئاگادارن و هەنشی ئاگادار نین وا باشەکە تا زووە ئاگادار بن لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە زانیاری وەرگرن و لەسەر سایت و لەسەر فەیسبووکیش ئەوە ببینن 19 ڕێکخراوی پیشەیی و مەدەنی لە ئێران منشورێکیان بڵاو کردوێتەوە، توانین بڵین مانیفێستێکی خواستەکانە پێرێ ڕۆژی 14 مانگ بڵاویان کردوێتەوە و لەم مانیفێستەیە کۆمەڵێک خواست و داواکاری ڕادیکاڵ و خواست و داواکاری زۆر دەم و دەستی جەماوەری کارگەر و زەحمەکێشی ئێرانیان مەطرح کردووە و ئەمانیان داوەتەوە بەڕووی کۆمەلگایە، دایانەوە بەڕووی دەسەڵاتدارانەوە، دایانەوە بەڕووی ئەوانەیە کە ئەیانەوێ شۆڕشی ژن ئازادی هایجاک بکەن یاخود پەچی بخەن یاخود بەرەو دواوی بجێڕنەوە. بۆ باسکردن لەسەر ئەم پلافۆرمە یاخود ئەم منشورە ئەمڕۆ هاوڕێ محەممەد ئاسنگەران هاوڕێ حەمەی ئاسنگەرانمان لەگەڵایە کە کەسێکە لە هەڵسوڕاوان و فعالەکانی کۆمونیزمی ئێران و لە نزیکەوە ئاگاداری ئەم بەرشورەیە بۆ ئەوەی سەبارەت بە لایەنە جۆرا و جۆرەکانی ئەم مشورە کاریگەریەکانی گفتوگوی لەگەڵ بکەین. هاوڕێم حەمەی ئاسنگەران زۆر خۆشحاڵم بەوەی کە داوەتی منە قبول کرد بۆ ئەم بەرنامە. زۆر سپاس. دەستێوەش خۆش بێت، سڵاوەڕ دەکەم لە خزمەت بینەران و بیسەرانی بەرنامەکەتانە. هەر بژیت هاوڕێ حەمەی ئاسنگەران بە کاک شەماڵ بانگم کێ بە کاک حەمە بانگکەم، بەس من کاری وا ناکەم. حەمەی ئاسنگەرانی من شەماڵ عەلیم هاوڕێیەکین و ئەبێ بە شەماڵی عەلی ئەو وەختە ئاخر تۆش منیش دێ باشە کەوابێ حەمە ئاسنگەران باشە هەر زۆر سپاس دەکەم. زۆر باشە. بەڕاستی ڕووداوێکی زۆر زۆر ینی پڕئومێدەواریە، ڕووداوێکی زۆر گەورەیە ڕوویدا من لە دوێنێەوە بینم کە بەشێکی زۆری هەڵسوڕاوانی ئازادی خواز و چەپ و سۆشیالیست و کۆمونیستەکانی ئێران بەم منشورەکە لە ئێران بڵاو بۆتەوە لەلایەن 19 ڕێکخراوی پیشەیی و مەدەنی لە ناو ئێرانە کە هەڵسوڕاون فعالن، ئەفرادەکانیان دیارە ناوێخراوە ئێستا فقەتەوە بڵێ 20 ڕێکخراوە شەورای مەحەلاتی شاری سنەشیان پێوەسمەوە. زۆر باشە، بوو بە 20 ڕێکخراوە ئەمڕۆ کە ئەمە بۆ خۆی بەڕاستی ڕووداوێکی بێپێشینەیە لە چەند ساڵی ڕابردووی ئێرانە، یاخود لە ئەتوانم بڵێم لە 43 ساڵی ڕابردووی ئێرانەوە پێشتریش ئێمە بەم شێوازە هاتنە مەیدانی ڕێکخراوە جەماوەریەکان، ڕێکخراوە پیشەییەکان، ڕێکخراوە کارگەریەکان کە ترین لە هەمووشی جەوەیە 9 ڕێکخراوە، یعنی تقریبا نیوەی نزیک بە نیوەی ئەم ڕێکخراوانە ڕێکخراوی کارگەرین، ڕێکخراوی کارگەرین کە کارەکەم دروست بوون لە ناوەندەکانە فعالن. ڕووداوێکی زۆر گەورەیە. من پێم خۆشە سەرەتا بڵێم هەستی خۆت یاخود ئەو تەقییمە گشتی خۆتم سەبارەت بەوە پێ بڵێ کە بچمە سەر پرسیاری ورتر لەم بابەتەوە. کاک شەماڵگە من ئەوەڵین جار وەختیان منشورەم بەدەستکەیشت و خوێندم وتم ئەمەیە ئیتر تەواو، ئەمە ئیتر نقطەی وەرچەرخانە. دقیقاً وایە. باوەڕت بێ شاید لە ژیانما چەند جار بووە کە خۆشحاڵ بووم بە پڕ بەدڵ کە نقاتی خۆشحاڵی ناڕەحەتی و خۆشحاڵی لە زیانی بەشەرە زۆرە، بەڵام بەعزە نقطەیە هەیە لە بیرت ناچن. ئەمە یەکی لەو ڕۆژانە بوو.
چونکە لە دڵی ئەم شۆڕشە کە معروف بووە بە شۆڕشی ژینا یا ژنجیان ئازادی اتفاقاتێک گەورە کەوت تەرخانێکی زۆر گەورە اتفاق و لە سیاسەتی ئێرانە کە ئیتر نەخەڵکی ئێرانە و خەڵکەی پێشوون نەجمهوری ئیسلامی و جمهوری پێشوە و هیچ کەس ناتوانێت بگەڕێتەوە بۆ شوێنە قەبلەکەی خۆی بەڕاستی وایە دڵ ئەم حرەکەتە لە دڵ ئەم جوڵانەوەیە بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی جێگەی ئەوە خاڵی بوو کە تەواوی داخوازیەکانی جنبشی کارگەری جنبشی ژنان دانشجووەکان هەموو ئەقشاری تەحتی ستەمیە و جامعە لە شوێنێکە کۆ بکرێتەوە و تەحویڵی جامعە بدرێت ئەمە شوێنی واقعاً خاڵی بوو هێزە چەپەکان ساڵهای ساڵە شتی وا و لەمە ڕادیکاڵتریشیان بووە بەڵام مشکلەکە ئەوە بوو کە ئەمە پایەیەکی بنەڕەتێکی ئیجتیماعی زۆر قەوی لە پشتەیە تەشەکل هەیە لە پشتریانە کە ئەوە چەند دەهەیە خەریکن فعالیەتەکەن زۆرێکیان فعالینی زۆر قەدیمیترن ئەوە 14 زیاترە هانە مەیدانی سیاسەتە ئەمانە لە مەقابل جمهوری ئیسلامی هیچ وەخت شکستیان نەخوارد و ئیمڕۆ هاتن لە شوێنێک معەیەنە کە نیازێکی واقعی داخوازیەکی واقعی جێگە خاڵیەکی واقعی وجودی بوو ئەم منشورە هات پڕی کردەوە و جوابێک بوو بە سوالێک وا لە ناو مجتەمەعا وجودی بوو و ئەویش ئەوە بوو کە ئێستا بەلاخرەوە جمهوری ئیسلامی خەریکین ئەیڕۆخێنین شەڕێ لەگەڵی ئەم خەڵکە ڕۆژمەڕە شەڕەکە لەگەڵی باشە دوای جمهوری ئیسلامی چی ئەمان هاتوو دوای جمهوری ئیسلامی ئەم منشورە دقیقاً ڕاست ئەمە جوابێک بوو کە بە نظر من وەختی هەر کەسی بیبیسێ ئەگەر واقعاً هاودڵ بێ لەگەڵ ئەم داخوازیانە ئەم سیاسەتەوە ئەم منشورە بەیانی کردووە لە لەحزەی ئەوەڵان ناتوانێت نەپەڕێتە و هەوا و جیغ نەکێشێ و خۆشحاڵی خۆی دەرنەبڕێ ئەمە ئەوەڵین لەحزەی ئیحساسی بنیادەمەکانە من پێم وایە هەموو کەسێک کە بژنەفەیسە کەم یا زۆر ئەم ئیحساسە حاڵیە بەیانەکە دا دوای دانیشێت تحلیلەکە بەڕەسیەکە بزانێت کوێنەی باشە کوێنەی خراپە چی لە پاڵ ئەمە وەختێک کەمێک گوزەرادیم خب باشە ئێستا ئەم منشورە درستە جوابی نیازی جوڵانەوەیەکی زۆر مهمە لە ئێرانە بەڵام جوابی جەریانات و جوڵانەوە ڕاستەکانیشە کە ناسیۆنالیزمی عەزەمەت تەڵەبی ئێرانی بە چێوی تەمامیەت ئەرزی هاتبووە شەڕی خەڵک و داخوازیەکانیان و تحتی پەرچەمی دموکراسی و حقوقی بەشەر ڕاست ئێستا هەموو کەستان جوابیان باتەوە بڵێ باشە ئەوە حقوقی بەشەر زۆر کاملتری لەم منشورە هاتووە دموکراسیش زۆر مستەقیم و ڕاستەوە خۆ بێ واستە لەم منشورە هاتووە کە ئەڵێ حکوومەتی شەوڕاکان ئەمە ئەو دوانەت دوای ئەوە ئەم هەموو هەراهوریای ڕەسانەی و مێدیای یەکەم جایەنەت ڕاستە باڵاویان کەوتەوە خۆب ئەو وەختە ئەمە ئەمێنێتەوە بەدەست هێزە چەپەکان ئازادی خوازەکان فعالینی کرێکاری فعالینی جنبشای اجتماعی فعالینی ژنان کە وەک پەرچەمێ بگین بەدەستخوانەوە بڕۆن شەڕ جمهوری ئیسلامی دقیقاً وایە بەڵام هەر تەنها باسەکە لە شەڕی ئەمڕۆ نییە بە بڕای من ئەم مەشورە لەلایەک لەلایەکانیە کە توی خەینیتەوە چیتە ناوبەندەکانیە و وردەبییتەوە تایە و ئەنی عیبارە بە عیبارەی هەستەکەی کەلیمە بە کەلیمەی وشەیەکی زیادی تیان نییە لەو مەطلبانە کە باس کراوە لەو جێگانەیە کە قسە لەسەر خواستەکانی جەماوەرەکە کە دیارە ناوی لراوە خواست بەڵام من پێم وایە ئەمە لە ئەخیری شەو لە کۆتاییشە باسیەوەی کردو ئەمە فەرمانە لە داهاتووی ڕووخاندنی جمهوری ئیسلامیە بە جۆرێک لە جۆرەکان کاشەماڵ هەر عینەن ئەم جملە لەناو منشورەکە هاتووە ئەڵێ ئەزانم نانازانم ئەڵێ فەرمانەکانە ئەڵێ ئەمە فەرمانەکانی پاش سەرکەوتنی بە جۆرە لە جۆرەکان بەرەنجامی ئەم ناڕزاییانەیە ینی کەسێک ئەگەر زۆر
کەمێکی حەقڵ بێ زانێمە بەستەکە ئەوەیە کە ئەگەر جمهوری ئیسلامی ئێرانمان ڕووخان ئەمە ئەو فەرمانانەیە کە ئێمە جێبەجێیەکی بەڵام لەوێە تۆ هەستەکەی زوو ئەمانوو دەگەر کارگەر دەسەڵاتدار بێ هیچ مناڵێک لە تەمەنی مناڵیە لە جێگەی یاری و لەزەربینین لە ژیان کار ناکە هیچ ژنێکستەمی لێ ناکرێ هیچ نەتەوەیەک بەدەستی نەتەوەیشتن ناچەوسێتەوە هیچ گرروپێک لەژێر دەستی گرروپێکی ترا نابێ خورافات و مەزهب ئەوانە ئەچێتەوە شوێنەکەی خۆی ئەچێتەوە ئەو جێگای کە ئەبێ بە شتێکی بە بابەتێکی ئاسایی حکمی ئەعدامی الغابێتەوە ئینسانەکان مرەفەهەژین بیمەی بێکاری دابی نەکرێ ئەو هەتەنانەت ژینگە پارێزی نەکرێ و ڕێگە لە شەڕ و شۆڕ و کێشە و منملانیەکانی ناوچەکە و ئاستی جیهانە ئەگیرێ بە جۆرە لە جۆرەکان هەموو ئەمانە لەم منشورەیە ئەبیندێ هەنی هەستەکەی دووبارە ئەڵێنەوە کارگەرانی ئێران جەماوەریەکی شۆڕژگێری تین و بە ئازادی لە ئێران کامڕۆ دەستیان داوەتە دەستی کارگەران هەموو پێکەوە کەمە زۆریش گرنگە زۆر بایەخدارە ئەوە زۆر کاری بۆ بکەی بۆ ئەوەی کە قسە لەسەرەوە بکەی کە مەسەلەی ژنانی ژەتوانێت مەسەلەی کرێکاران بێ مەسەلەی ژینگە ژەتوانێت مەسەلەی کارگەران بێ مەسەلەی مناڵیش ئەتوانێت مەسەلەی کارگەران بێ چوزانم هەموو ئەو داخوازی ڕیڤایە ناتوانێت کارگەر بشوێنیەوە بە ئازادی سیاسی مەسەلەیەکە کارگەر بشوێنیەتی هەموو ئەوای زۆر بڵێ بەڵام لەم ڕاگەیاندنە لەم منشورەیە لەم مەطلبانەیە ئەمەی زۆر بەڕوون و ئاشکرایی ئەبینی کە داهاتوت پێ ئەناسێنێ و بڕای من باسەکە هەر ئەسەر ئەوە دیە لە مەیدانی سیاسەتی ڕۆژە ئەمڕۆ ئێمە چلانەیەک لە گەڵ باڵی ڕاستڕەوی بۆژوازی ئێران کە خەریکە بە جۆرە لە ژوورەکان پینۆپەڕۆیەکە بێنە میر حسین موسەوی بێنە بێنە فلان پاسدار بێنەوە ئەوە شای ئێرانیشمان هەیە و ئەوە جەماعەتی جمهوری خوازەکانیش لە بینیانە خەریکەی پێچانەوە ئەنووسێن و ئەوانەوە ئەمانە ئیترە بن بەدیلی داهاتوو نەک هەر تەنها لە بەرامبەر ئەم پینۆپەڕۆکردنەیە و ئەم پەکخستنەی شۆڕشی ژنجیان ئازادیە هەڵکو بۆ ئایندا بۆی کە کۆمەلگا بێت چۆن بێ کێشەی زۆر زۆر گەورەیە بۆ سەرمایەدارانی ئێران دروست کردووە و تۆ من ئەگەر لە دوێنەوە متابعی تەلەڤیزیۆنەکانی BBC ئیران ئەنتەرناسیۆنال ئەوانەکەم هەستەکەی لە بنی زمانیان ئەڵێن ئاخر ئەمە چۆنە بێ ئەمە چۆنە کێ ئەتوانێت ئەمانە جێبەجێکە ئەگەر ئەمانە خۆیان نەبن بە زمانی حاڵیان ئەڵێن کە واقعانە ئەم خەڵکانە خەریکن ڕابەرایەتی کۆمەلگایان بەدەستەوە گرتووە ئەم منشورە منشوری ڕابەرایەتی کردنی کۆمەلگایە هەر تەنها منشوری کۆمەڵێک خواست و داواکاری نەکەگەان تەرحێن کرد دقیقا وایە بەنەزەمنیش ئەمە ئالتەرناتیوی جمهوری ئیسلامیە قرارە بە جێگەی جمهوری ئیسلامی دابنیشێەوە ئەو کەسانە ئەمەیان تەنزیم کردووە ئەبن بە فعالیم حرەکەتە لە ڕاستیم حرەکەتە قارەگەن تەبعەن جزوی ڕەهبەرانی لایەقی ئەو جامعەت با من خاتێکت بۆ بگەرمەوە دوێشەوە من کلاب هاوسێک بوو بە زمانی فارسی لە خۆمان کلاب هاوسێکمان دانابوو لەسەری دوایەوە ئەوە تەواو بوو ڕۆشتم دیم هەر بەو ناوە و لە شوێنە ترا کلاب هاوسە دەدانراوە بەڵێ واردی ئەوە بووم گوێمەگر لێ فقط گوێگر بووم چون کاتم نەبووە بەخسوانە بم دانێک هات وتی من ئۆستادی جامعەم من ساڵهای ساڵە ئۆستادی ئەدەبیاتم ئەدەبیات تەدریسەکەم بەڵام من فقط سیاسەتی ڕادیکاڵم لەم منشورە بەدی نەکرد بەڵکو ئەدەبیاتێکی زۆر سەلیس زۆر قەوی و زۆر تازەم بینی کە لەم ئەدەبیاتە لە ئەدەبیاتی ئێرانە زۆر کەمە سابقەی کەمە ئەم ئەدەبیاتە تازە هینەم جنبشەیە و ئەگەر جنبشێ کارگەری هەم بە لەحازی ڕادیکالیزم و داخوازیەکانی و ئەوەندە ڕادیکاڵە هەم بە لەحاز ئەدەبی و بە هەرحاڵ تەوانی سیاسی فرمولەکردنی ئەم قسانەی خۆی ئەوەندە توانایە دەی باشە مقایسە بکەین لەگەڵ باقی منشورەکان لەگەڵ باقی قسە و باسی کەسانەوە ئەدعایان هەیە بزانە چەندێ تەفاوەتی ئاسمان و زەوینە دەی باشە ئەمانە هەر ئێستەوە لیاقەتی خۆیان بۆ ڕەهبەریە و جامعە نیشان داوە ئەوانەوە مخالفیانن ئەشێ بێژن بۆ مخالفیانن جاخۆ ئەو قسانە قسەی دڵی هەموو خەڵکی ئازادی خوازی ئێرانە ئەو ئەدەبیاتەش ئەگەر گۆستەرش پیاکە یەک قەدەمی جدی ئەدەبیاتی کولی ئێرانەواتە پێشەوە
أول لعين حالة للشرائطك كإقدامي كان كردوا همو خلق أكرب دوريان متحد به أمش هم برشمي اتحادة هم برشمي عليه جمهورية إسلامية هم برشمي دابين كردني همو داخوازي كاني خلقي آزادي خوازو تيجيشتو معترضية ومجتمعية بويا راسك استقبالك زور قوري ليكرا وخوشبختانة زورك حتى لم خبر نقارانا كخوان بالراس دزانن ولجبهة راستان أوان دا أوتوريتك كالسروبو همو يناتشار بون منتشريكن رتويت يعني كردو يا تويت يعني كردو بو خوان بها قرأت بلين تنها بتشابكان ومحدود نية أبقى حتى يكي الإمزا كنن أو أنا وإمزاين كردوا قانوني مدافعاني حقوقي بشر إمزاي كردوا معروفة كناسراوة ناسراوة شيرين عبادية كي لعزايتي جالب أوي شيرين عبادي هم عضوي أمريكا أمام أبطا حتما شيرين عبادي خوي احتمال خبري نبو تشكل كان إمزاي كردوا كنت تشكل كان لإيران تحت تأثير فضائي إيران شيرين عبادي لخارجة تحت تأثير فضائي جريانات الراس فرتر أو خوي شو خريك بيام دابا جمع الرضا بهلي وانا أم حركة لإيران زور كسي قوريوا بنظر كسانك لنا أم كانونا ببخشة كسانك لنا أم كانونا استل الزندانة كان وازانم بله كساني كان زندانة بله كساني كان زندانة الجملة يكي لو أنا نرقص محمدين أوا بله كساني كان هندل بحال كسان تريشان هي تحت تعقيبا كساني وكيل بون فراتر فعالي او جمشبون اتفاقنا مان لدوري اصلاحات زوري كان زيك باصلاح طلبه كان بون بلان فزاي جامعه او اندر راديكالا هموش تيجي بجي كردوا اكثر اما يسدو تسوير مان هي لخلق ايران تسويرك للداخله كبي نازا شجاع تيجيشتو جسور والراديكال وتسويرك خارج بشيك لم خارج نشينانا وقان انقاد ضليان تنبو فقط قرينا بو ايران مهم يبو ان شيء اتفاقيك فقط قالت يعني ببالك حكومه دبر ما راح برونو بو ايران اما بشيك شي راس تقرك ام خلق ايران خريكن او فزا غورنو ام شورشان خصوت الريقاو ام شجاعتو اللي هاتو الاخوان نشاندن كسانه كن شكست يعني نخواردو هشتا بدجمن هشتا حتى اگر داخوازي كان يا مطالبات نگيشتون بلام شكست قبول نكردوا ام جرياناتي الراست كأستا ام حفتش نفر لدانشگاه واشنطن جمعوا بون قريك انا بالاخر الرهبري او جماعه تبكن او جماعه كسانه كان كشكستيان تجربه كرد ويسنا اميدا بشوني الشيخ ملاي ناجيه رهبري الاخر كسك وقرنا جات يعني بعد ام خلقي لايران وام تشكلنا كمان امزا كردوا او اخوان بس صاحبي جامعه ازان خلاني كزي اوان رزقاركا اوان بهيزي جامعه كي خويان قالك يعني خويان رزقاركن بويا امان هان بشون دولة كانوا بلكم كنا دولت خانع كان حمايتي اللي بكا اوان هان بشون تشكل هاي تودي كارجري تشكل هاي جنان وبشون كريكارانو كبلكم متشكل تريان كانوا بدوريا كويان كانوا جامعة لمقابل جمهورية الإسلامية قاربا خب اما دو منتاليتي دو بوچون دو روانغا ودو جنبشي اجتماعي خريكه بينا ساكا وبويا مانا عملا ام منشوره اساسا لمقابل جمهورية الإسلامية دراوه بلان چونك جرياناتي الراست خوان بمخالفي ام نوع مطالبات وبوچونانا وام نوع داخوازيانا ازانن ام نوع سياسه ازانن عملا لمقابل يا قارقرن وبوكو جرياني كي تفرق انجاز ايسخ عملا خريكن خوان بينا ساكن شنو ام منشوره كام كريكاران ومعلمان وجنان ودانشجوان وما داويانا قالك يعني مجتمع متحد كان لمقابل الجمهورية الإسلامية اوان قالك يعني
ئۆپۆزیسیۆن متحد بێت کە بڕۆن بۆ لای دەوڵەتە غەربیەکان کۆمەکیان بکەن. دقیقا من بیرم ناچێت لێرە پرسیارێک لە تۆ بکەم لەسەر ناسیۆنالیزمی کورد لەسەر دیاریکراوی عەبدوڵای موحتەدی بە دیاریکراوی بڵین هاوپەیمانی حیزبە کوردیەکان کە خەریکن لەبەر دەرگای ڕەزا پەهلەوی وەستاون یاخود ئومێدێکیان تەنانەت ئومێدیان تەنانەت بە میر حسێن موسەویش هەیە کە کارێکیان بۆ بکە لەم بار و دۆخەیە و جێگەیەکیان بەربکەوێت و ئەوانە کە میر حسێن موسەوی دیارە خۆت بۆ خۆی لە چ دۆخێکی نالەبارەوەڵام تەنانەت ئومێد بەوەژە بەستن. بەڕاستی لە دۆخێکی لەم بابەتەیە کەسێکی وەکو عەبدوڵای موحتەدی کە کاتێک ئەبینێ ڕەزاشا بڵێنکە یانێ ببێتەوە بە ڕەزاشاکەی خۆیان و ئەوانە کوڕی شایکۆن ڕەزا پەهلەوی باسی تەمامیەتی ئەرزی ئەکا لەلایەک و لێرەش ئەم پلاتفۆرمە ئەبینێ و ئەم منشورە ئەبینێ کە قسە لەسەر ئەوە ئەکا تەواوی زمانەکانی ئێران پێویستە فراهەم بێ دۆخیان بۆ فراهەم بێ بۆ مەمارەسەکردن و بۆ قسە پێکردن و بۆ گەشەکردن و ئەوانە لە بینی ئەم دوو ئەلتەرناتیڤە ئەبێت چی دابنێ و کاتێک کە قسە لەسەر کۆت نەک هەرەوە کۆتایی هاتن بە هەموو هەڵاوارنێکی نەتەوەی لەسەر ئەساسی نەتەوە لەسەر ئەساسی زمان و لەسەر ئەساسی ئەوەی خەڵک لەکوێژی ئەمانە لە بینی ئەم دوانەیە بێستا چه ئەلتەرناتیڤێک بۆ بەڵێ ئێمە لەوە پێش بە ئاخوندەکانمانەوت ئەگەر عەقلیان بێ زوو بە زوو خۆیان دوورە خەنەون لەم حکوومەتە چونکە واقعان خەڵک ڕۆژێم حکوومەتە سەرنگونەکەن و لەوانەیەک ئەوەڵین هەدەفی تعڕزیش بن بە هەر ئەم مەلایەنە مهم نییە کە تۆ چیت کردووە چیت نەکردووە خودی لە باس و مێزەرەی مەلایی علامەتە بۆ تعڕزت پێ بکەن هەرێسا بینی کە مێزەرە پەڕانی لە ئێرانە ئیتر باوە کچ و کوڕ ئەچن دەسەکەن بەژێر مێزەرەکانیانەوە پەرتیەکەن و دەرەچ جا ئەمە ئیمڕۆ وایە سۆزی لەمە خراپتریان پێکەن بەو ڕەحەتیە نییە ئەوە ناگەر ئەخلیان بێ زوو لە حکوومەت دوورە کەفنەوەچنە پاڵ مردم بە نەزەر من ئەگەر عەبدوڵای موحتەدی و ڕەزا پەهلەوی و شین عەبادی و مەسیح عەلیژاد و مالیشە عەقلیان بێ زوو بە زوو تێن ئەژنێ میتر ئەو منشورشتەوە قسەمان لێکرە نەکنارە و ئەم منشورە دراوە ئێمەش حمایەتی دێکرد ئەگەر عەقلیان بێ واکەن دقیقاً وایە کە بە نەزەر من عەقلیان نییە و نایکن بەڵام بە هەر حاڵ گەرەکمە بیان بێژم هەر ئەو ئشتبای و ئاخوندانە عەقلیان هەیە قازانجیان نییە لە ڕاستیان ناسیۆنالیزم و ئەوانەی لە بین شرایەتێکە وەختی قارەگری ئەزانی بیستانە تەشەکل لە قدەمی ئەوەڵە هاتوون لە میلیۆنها خەڵکی ئێران ئێستا دڵخۆشە بەمە و بەشێ زۆر لە خەڵکی وەهانە خارج کشوەرە ئەحساسەکەی قسەی دڵیان لە ناو مەنشورا کراوە دێ سۆزی ئەچنە پشتی ئەمەکەن بە جوڵانەوەیەکی قەوی ئەگەر من ئومیدوارم چەپەکان هەمویان ئەوەندە درایەتی سیاسی لە خۆیان نیشان بن حزبی خۆیان هەرچێکەڵێ بڵێ بۆخان بیکن بەڵام هەمویان حوڵی ئەم منشورە لە ژێر چەترێکە قار بگرن و پەرچەمەکان بێت بەم منشورە بێژن ئەمە ئێمە چین بۆ ئیجراکردنی ئەمە ڕۆژ ڕۆژی ئەوەیە کام حیزب ئازایە و کام حیزب بەتوانێت باشترین ئەو ڕاستانەش ئەگەر گەرەکیان بێ چون زین چۆن ئەو ئەتلافشتەوە باسیەکەن با پێت بڵێن بە نەزەر من هەر کارێکی پێ بکەن ئاخرەکەی شکەستە بۆ ئەوە ئابڕویان نەچێ شکەستێتتر تەجروبە نەکەن باشترەوە ساوانە هەمووی بنە کنارەوە بێژن ئێمە لەمە حمایەتەکەین ئەمە ئاقلانەیە من ناژم بە نەفیانە یا نیەوە کەی خۆیانە نەفەکەیان چۆن تاریفەکەن ئاقلانە ئەمە هەروەکە ئاخوندەکە ئێسا لە پشتە لای کنار جمهوری ئیسلامی ئاقلانە عاقل بێت زوو خۆی نەجاتە داوە لە مردم تعڕزی پێکەن سۆزی گیانیشێکی بێتە خەتەر تا ئێمە بین و تۆزیح بین بۆ خەڵک ئێمە حکومی مجازاتی ئەعداممانیە و لەخۆکەیمانی ئەعدام کردەوە و مجازاتی ئەعدام غەڵەتە و خەڵقانەکەی خەڵک پێستا فرێکیانەکەنن
دقیقاً بەڵام بەڵێ هاوڕێحەمە ئاسنگەرن وەختمان زۆر کەم ماوە من تەنها 4 دقم هەیە پێم خۆشە ئەوەی کە تا ئێستا ئەوەی کە تۆ بیستوتە لە تەنگدانەوەکانی لە ناوەوەی ئێران جگە لەوە کە ئەزانین کەەوە کەمەش بۆ خۆی هێزێکی کەم نییە بلاوان و گەنجانی جوانان یاخود ئەوەی پێوتێ جوانانی سنە شۆڕجێڕانی سنە هاتوونەتە پارە ئەمە بۆ خۆی هێزێکی گەورەی بەڵام جگە لەوە هیچ جموجۆڵێکی تر هەیە بۆ پەیوەستبوونی ڕێکخراوی ئەمە تقریبن ئەمە ڕۆژ دوومە ئەم منشورە منتەشر بووە هێشتا زۆر زووە واقع من خەبەر لێرەشەوە حد چەند لەحظە پێش لەمە خەبرم پێیا کرد بۆ ئەمەی جوانانی سنەش بەڵام هیوادارم و من شەکم نییە ئەبعادەکەی زۆر گەورە بێتەوە هەم لە ئێران هەم لە خارج ئێران ئەم اتفاقە شتێک سادە نییە بەنەزە من مەقتەیەکە کە وەرچەرخانێ سیاسی لە سیاسەتی ئێرانە اتفاق کەوتووە هەروە کە شۆڕشی ژینا مەقتەی ئەوەی کرد ڕاست لە ئیدامەکەیە ئەم منشورە بە نەزەرم ئەو وەرچەرخانەی بە جۆرێتر بە ئێمە نیشاندا کە بە نەزە من نەڕاستەکانی اعتماد بنەفسی پێرەیان هەیە نەچەپەکان موقعیەتی زەعفی پێرەیان هەیە ئێستا چەپەکان دەمیان زڕە اعتماد بەنەفسی زۆر زۆرتیان پێ کردووە خودی کرێکاران لە ئێرانە ئەبینن پاڵپشتێکی قەویان هەیە و مطمئنم کە ئەم حرەکەتە ئەتوانێت فقط گەورە بێتەوە ڕێگەی شکستی نییە چونکە جمهوری ئیسلامی ناتوانێت هیچ کام لەو داخوازیانە بەجێ بێنێ هەروەک لە پاراگرافی ئەوەڵی منشورەکە هاتووە ئەوەی ئەم وەزعیەتە وا ئێستا لە ئێرانە هەیە قابل تەسەور نییە کە ئەم ڕووبەنای سیاسیی ئێستا کە جمهوری ئیسلامیە بتوانێ کارێکی پێ بکە بەنابەرین ئێمە ئەم 12 فەرمانە ئیعلامەکەین بۆ ئەوە کە دوای جمهوری ئیسلامی فەوڕەن بە ئیجرا دەربێ هەموو هێزە سەرکوتکەرەکان دەبێ هەڵ پێچرێن نەمێنن ئەمە شتێک نییە کە زۆر باشە بۆترێ لە داخەوە ئێرانە هاوڕێ حەمە ئاسنگەران وەختەکەم تقریبان 2 دقەی ماوە من بەداخەوە ناتوانین لەوە زیاتری میگن ئەمە منشورە هێنا ئێمە بەند بەبند بچینە ناوی حتمەن ئەمە یەکەمین بەرنامەمان وەڵام دوا بەرنامەمان نابێ من سەرباری ئەوەی کە بڵێن بەرنامەی خۆمم هەبوو ئینی خۆمم بەڵام پێم خۆش نەبوو ئەم ڕووداوە وا بە بڵین بێدەنگ تێپەڕێتەوەوانە بۆیە بەرنامێکی تایبەتم سەبارەت بەمەکرد حتمما لە ڕۆژەکانی داهاتوە بەرنامەی ترەکەین بە تایبەتی پاشەوەی کە تەرجمەی کوردی ئەم منشورە بڵاوە بێتەوە کە کاری لەسەرەکەین بۆ تەرجمەکردنی هەر ئەم شەو یاخود سبەینە بڵاوە بێتەوە بە کوردی و دەم بەرنامەی تر لەسەر بەند بەبەندی یەکەین و بەند بەبەندی شەرحەکەین و باسیەکەین کە ئەمانە چین بۆی کە بەڕاستی گرنگ و بایەخی هەیە کە ببینی شۆڕشی ژمژیان ئازادی بە زمانی خۆی قساکە لە ڕێگەی ئەم پلاتفۆرم بۆ دەستەکانت خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم دووبارە زۆر سەرقاڵی زۆر سپاس دەکەم بۆ دەرفەتە بۆ خۆڵقانم کە بەشدابی لە بەرنامەکەمە تاجیارێکی تر شاد بیت سپاس بۆ تۆ هەربژی بەڵێ هاوڕیان و ئازیزان بەم جۆرە ئەم بەرنامەی لێرەیە کۆتایی دێ وەک ئەزانن کە دەدەقەیتر من بەرنامەی هەفتانەی خۆم لەگەڵ هاوڕێ ڕەحمان حسێنزادە لە جێگای خۆیەتی دوور مەکەونەوە لە ناوە بن دەدەقەیتر دێنەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕووداوەکانی هەفتە لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێنزادە کە لەوێش یەکێک لە باسەکانی هەر ئەم منشورەیە کە ئەمڕۆ قسە و باسمان لەسەر کرد تا ئەو کاتە بەدیدارتان شادەبمەوە کاتیش خۆش